میوزیک ویدیۆی ئەگریجە بەرهەمێکی نوێیە، هەم شعرەکەی واروام ئاوازەکەی و ڤیدیۆ کلیپەکەشی کارێکی زۆر جیاواز و تایبەتی لەسەر کراوە و ماوەی چەند ڕۆژێکیشە بەشێک لەو گۆرانیە لە نێو سۆشال میدیای ئێمە بینین. ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر بەرهەمێنانی کلیپەکە و هەروەها تەواوی شعر و ئاواز و تەواوی کاستی بەرهەمێنانی ئەو ڤیدیۆ کلیپە لەگەڵ هەریەک لە بەڕێزان پێشەوە ڕەمەزان کە بەڕێزیان میوزیکدانەرن، واروە خات و تریفە حەسەن کە بەڕێزیان ئەندامی ڕێکخراوی مەرزیان. سڵاوتان لە بێوارەتان باش بێ، بەخێر هاتن. زۆر سوپاس بۆ ئەمە کارەکەیە. اینجا با لەگەڵ بینەرانیشە بەشێک لە کارەکە بینین و دواتر پرسیاری زۆرم هەیە بۆتان. فەرموون. ڕاهێنانی سەربەستیە ئاوازی خۆشەویستیە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێژین و ڤیانە خواژنی ئاوین و ئاشتیم جیهانم هەرە ڕەنگینە لەشی لێیگانی خۆشیندەم بەداماری ئەم جیهانە داوێنم تەرژی لە بۆنی فەلسەفەی گوڵی ژیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێژین و ڤیانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێژین و ڤیانە ئازاری ژینی نەحازی لەبەر بێتە برەوتونەکەم لانفی کۆرپەی سەر هەڵدانە زانستگەی فام و هەرمانە داوێنم فێرگەی ژیانە گوڕ و گاڵی بەرخۆدانە ئەمن ژێنم ژن ژیانە ئەلفوبێژین و بەشێک لە ڤیدیۆ کلیپەکەمان بینی زانیاری تەواوتان لەسەر بەرهەمێنانەکەی پێم. دووبارە سڵاوتان لەبێ، ماندوو نەبن. اینجا کاک پێشاو بە لە تۆ دەست پێ بکەم، شعرەکە ئاوازەکەی خولقان یاخود ئاوازەکە شعرەکەی خولقان؟ ئەوەی ڕاستی بێ هەڵوەستەکە ئامادە بوو کە هەڵوەستەکەم بەدەست گەشت لەلایەن هاوڕێنە و لە ڕێکخراوی مەرزیە. بیرم لە پێش هەموو شتێن ڕیتمەکەی کردەوە کە ڕیتمێکی بۆ دانیم ڕیتمێکی کوردی بێ. ئێمە هەموو کورد لە کوردستانی گەورەمە تاکە ڕیتمێکمانێک کە ڕیتمێکی کوردیە حوتەشتی پێوترێت کە ڕیتمی گەڕیانە ڕیتمێکی سنەیە لە ڕۆژەڵاتی کوردستان. بیرم کردەوە کە لەسەر ڕیتمە میوزیکەکە دروستکەم و دوایەوە چ سکێڵێک لە کووردا زۆر بەکاردێت کە بەیاتە یاخود بڵێن حوسەینی هەستم سکێڵێکم بۆ بژار. دوایەوەی تر بەشە تەکنیکیەکانی و ئەڕێنجی ئیشەکە و میوزیک دابەشکردنەکە دەستی پێ کرد. ئەکرێ بڵێن هەڵبەستەکە میوزیکەکەی دروست کرد. زۆر باشە. اینجا با لە تریفەخان بپرسم بۆ ئەم هەڵبەستە ئێوە خۆتان داوەتان کرد بنووسرێت یاخود شاعیرێک ئەم هەڵبەستە جوانەی نووسی و گەیاندی بە ئێوە؟ بەڵێ سەرەتا ئێمە لەگەڵ هاوڕێیانمان وەکو کردنەوەی ینی مەراسیمی کردنەوەی یان یەکەم ئیشی کردنەوەی ڕێکخراوی مەرزیە بە گۆرانیەکی ژنانە دەست پێ بکەین وە گۆرانیەک بێ شعرەکەی کە هێز و ئیرادە و توانە شاراوەکانی ژنی تێدا بێت ئەو هێزی کە لە کۆمەڵگەی دایکەوە هەیە تا ئەمڕۆ لە ژندا. تر هاوڕێیانم ئەرکی دۆزینەوەی شعرەکەیان بە من سپار لە زۆر شاعیری ژنداوی شعرمان کرد. خۆم دەچووم لە کتێبخانەکان کتێبی شاعیرە ژنەکانم دەخوێندەوە شعرێک بدۆزمەوە یعنی ها تێری دڵت بێ ئەو چەند دڵی دڵت ئەو بخواتەوە یعنی ئەو هێزەی تێدا بێ بەرامبەری ژن. من سوپاسی هەموو ئەو ژنە شاعیرانە دەکەم کە شعریان بۆ ناردین، هەموویان شعری زۆر زۆر جوان بوون و لە
لە داهاتوشدا لەگەڵ هەمویان کاری دیکەمان دەبێت بەڵام کە ویستمان ینی بیرمان لەو کردەوە هەتا لە کوی ئیشەکەشدا ئەمە هەیە زۆربەی ئەو ژنانەی کە مەسەلە گۆرانیەکە دەڵێن ینی شعرەکە بیرمان کردەوە ژنێک بێت شعرەکە هی کەسێک بە کە خۆی زۆر دەرنەکەوت بێ بە تایبەت لە باشووردا. خاتو سەحر مەعێزی کە داوام لێ کرد شعرێکی ئاوامان دەوێت زۆر هەڵبەتە زۆر سپاسی دەکەین زۆر بە خۆشحاڵیەوە ینی ئامادەی دەربڕی و ژنێکە خۆی نووسەرە ژنێکە زۆر لە ڕیشەی و کلتوریەوە ئیش دەکات لە زماندا کتێبی هەیە چەند بەرگێکە ئەو کچە لە ڕۆژهەڵاتی کوردستان گوند بە گوند و شار بە شار دەگەڕێ وشە کۆنە کوردیەکان دەدۆزێتەوە دەڵێ لە 2023 کورسات مقابلێکی لەگەڵ کردووە لە مقابلەکەدا دەڵێ وشەی کوردی ڕۆڵەی منە یعنی منداڵی منە دەڵێ من وا دەیبینم و دڵی هیچ دایکێک ڕۆڵەکەی خۆی ناپارێزێ لە پێناوی خەڵات و نازناو یعنی ئەمە زۆر قوڵە ینی کتێبەکەی بە ناوی 1570,000 وشەی شەبەنگ و ڕەنگی کوردی ساخ کردوێتەوە اینجا کتێبی سیانزە کتێبی هەیە لە بواری منداڵاندا و ئێستاش فەرهەنگی دیکەی بەڕێوە ینی زۆر کلتوری و ڕەسەنیانە ئیش دەکات و ئێمەش داوامان لێ کرد شعرەکەی کە بۆ ناردم هەر کە یەکەم جار خوێندمەوە بە دەنگی خۆی بۆی ناردم چاوم پڕ بوو لە ئاو بەڕاستی ڕێک ئەها دڵت دەیگرێ ئەوها بوو تر بۆ هاوڕێیانیش نرد و خوێنمانەوە هەمویان کۆک بوون لەسەر ئەو شعرە و دووبارە زۆر سپاسی لێ دەکەین بە هەمان شێوەی گریانەکەی خاتو تریفە کە ئەو تێکستت خوێندەوە هەستت کرد کە ئەمە کارەکەی لە پشتی تۆ گەر سەیری بکەیت کاتێشەوە بزانم هەستت کرد کە ئەمەی لێ دروسەوێ طبعا تو هەمیشە ئاڵێن ئەبێت تێکستەکە زۆر لە ناخەوە بجوڵێنە ئەتوانیت ئاوازێکی زۆر بەڕاستی کارەکەم زۆر بڵاو و کارم زۆر خۆشەوەی کە ئێستا کە دروستمان کڕۆ ئەکرێ بڵم چاوەڕوانی لەوە زیاتر بووم لەوە باشتر دروست کرێ بەڵام لە کۆتای کاتێک ئەچیتە سەر سێت شوتینگ دەست پێکە هەندێک کاری تەکنیکی هەیە بۆ نمونە خەلەلت بۆ دروستەکە بۆ نمونە زۆر کێشەمان بۆ دروستە بوو لەسەر سێت کاتێک کە لەوێ بووین ینی چاوەڕێمانە کرد وەکو خۆمان ینی لەوە زیاتر بێت چکە پلانێکی زۆر لەوە تۆکمەترمان بۆ داناوە بەڵام لە کۆتاییە کارێک دەچووکە دیسانەوە زۆر بەدڵمانە و بە هەمان شێوەی مامۆستا تریفە کەوتی تێکستەکەم بینەوە دەسم کرۆ بە گریان منیش گریام بەڵام بە تێکستەکە بڵێم لە سەرتاوکە گوێم لێبوونا کە ئیشەکە کامل بوو کە ئیتر لە بەشی کۆتایی کارەکەشە دامانناوە لە کاتی تایتڵەکە تەواو بێ یەک تەحیەی مامۆستا فریاد هەیە کە پرۆڤەی بە سەماکارەکانە کرد هەموو ڕۆژ لە کاتی پرۆفەیە وەکو ڕێزێکە بۆ شتێکەن سەردانواندنیکەنە بۆ ڕێزێک ئێمە لە کۆتای ئیشەکەی بانگی باکسیژەکەشی کرد کە ئێمە ئەو شتە بکەین لە کۆتایی ئیشەکە ماڵاویمان لێ کردووی تر ئیشەکە کۆتایی پێات دانە بەدانەی سەماکارەکان زۆربەی زۆریان یەکێک لەوانە خۆم هەمومان دەستمان کرد بە گریان و باوەشمان لێکدا ینی زۆر پێوەی ماندوو بووین بەڕاستی ینی ئەکرێتەوە حەدی بڵێ من ناوی 48 ساعت نەخەوتم لەسەر سێت من خەریکیش بووینە لەشتان ساخ بێت اینجا فێم بڵێن کێ دەنگەکانی هەڵبژارد بۆ تۆمارکردنی ئەم بەرهەمەچکە گوێم لە دەنگی زۆر تایبەت ئەبێت یەک دەنگە یان چەند دەنگ ڕاستی ئەم ئیشەکە کراوە ئیشێکی دەستە جەمعیە کۆمەڵی کەسین بێکەوە کردومانە مڵکی کەس نییە مڵکی هەموو هاوڕێنەی کە تایە بەشدابوون بە تەنانەت بە فیتێکی بڵێ یعنی ئێستا ویستم دایەوە بڵێم کە ئێستا مڵکی هەموو کوردستانە بەڕاستی بە تایبەت باشوور کە یەکەم جارە گۆرانێکی باشووری سۆرانی ئاوها دروستەکرێ و لەوە زیاتر خۆشحاڵم کە ئێمە دروستمان کردووە بۆرە پرسیارەکەتم بیرچوو باسم لەوە کرد کە دەنگەکانتان هەڵبژار بڵێ تێکستەکە ئامادە بوو بۆ دەنگەکان حتمما ئێمە زۆر بیرمان لێکرەوە دیسانەوە بیرمان لەو کرەوە کە شتێک بێت تازە بێ ینی زۆر دەرنەکەوت بێتن حتمما خاتو ژولیا و خاتو ژیوەر و خاتووەسرینیش دەرکەوتون بەڵام تا ئاسیەک کە ویسمان ئیتر زۆر ئەوە نەبێ بەڕاستی لەگەڵ خاتو ژولیا و خاتو ژیوەر قسەم کردمن بە خۆشحاڵی و ڕازەمەندیان دەربڕێمە دەستمان کرد بە ڕیکۆردی بەشی یەکەم لە گۆرانیەکەیە لە ستۆدیۆ خەریک بۆ گۆرانەکە تەواو بوو هەستم کرد کەمە کورتێک هەیە بەڕاستی شتێکە کە تەواو نییە پێم خۆش بوو شتێک کە
دایکی دەنگبێژەی لە جیهانە ئەکرێ بڵێن دایکی هەموو ستایلەکانە دایکی هەموو شێوە وتنێکە شێوە گۆرانێکە کە لە جیهان هەیە کە لە هەزارها ساڵ پێش ساوبوونی هەیە خاتۆسرین سەفەری بڕێرماندا هۆڕی تا بەکاربێنین کە لەگەڵ خاتۆسرین قسەمان کرد لە ئەوروپاژی بە خۆشحاڵیەوە لەوێت دەنگی بۆ ناردینەوە ئێمە لێرە ئیشەکەمان تەواو کرد و چاوەڕێ و تا گەڕایە و لە سەر سێت لەگەڵمانە بوو لە کلیپەکەشە بەشدار بوو زۆر خۆشحاڵ بووین. هەر خاتونێکی زۆر خانومان و جوانیشەوەتان زۆر کوردانێ جلو بەرگەکەی هەر خۆشی لێرە و ڕێز سڵام هەیە. خاتون شریفە بەرهەمەنانی با بڵێم بەرهەمێکی لەم جۆرەیە کە نوێیە بۆ بینەری ئێمە بۆ گەنجان چ پەیامێکی پێیە؟ لە ڕاستیدا ئێمە وەکو ژنێکی هونەرمەند یعنی کە لەسەر ئەم ئیشە قسە بکەین ئەم ئیشە زۆر بە قوڵی بێرمان لێ کردەوە هەتا لە سیناریۆی کلیپەکەشدا خۆی یعنی دیارە ئێمە بە دەرکردن وەکو ژنێک بەرامبەر بە مێژووی خۆمان مێژووی ژن کە لەم ناوچەی ئێمە بۆ زیاتر لە 12,000 ساڵ دەگەڕێتەوە و هونەر ژیان کۆمەلگا نیشتە جێبوون لایلایە گۆرانی نووسینی سەر ئەشکەوتەکان هەرەوەی ئێستا کاک پێشەوا باسی کرد هۆرە هەمووی لەم ناوچەی ئێمە سەری هەڵدا ینی ژیان شارستانێت لەم ناوچەی ئێمە سەری هەڵدا ئەوەش بە ژن دەستی پێکردووە ینی هەر لە دۆزینەوەی کشت و کاڵ و هۆرە و لایلای جوڵە و سەما هەموو ئەوانە لە ژنەوە دەستی پێکردەوە بەڵام ئەگەر تۆزێک دواتر دێن مێژووی 5,000 ساڵ بۆ ئێستا ئەم هێزەی ژن کە لە سەرەتاوە و داهێنانەکانی شاردراوەتەوە ئیتر سیستمی پیاوسالاری بە هەر بە ئاینەکان و بە مێتۆلۆژیا و بەمانەوە کە دێ ئیتر ئەو هێزەی ژنی شاردۆتەوە کە شاردراوەتۆ مەسەلە پیا و ئیدی کۆمەڵگا لاسەنگ دەبێت ئێمە لە ڕێی ئەم کلیپەوە دەمانێت بڵین کە ژن ئەو هەوێنەی کە مرۆڤایەتی لێوە دروست بۆ کە ژنە هەرچەندێکە کە پیا و ئەم هێزەی لێستاندۆتە و داهێنانەکانی و دەستکەوتەکانی کردو بەی خۆی لێستاندۆتەوە بەڵام هەر لە لای ئێمەش ئێمە دەڵێن ژن و پیا و بێکەوە دەتوانین ژیان بکەین ئەگەر سەیری سیناریۆی کلیپەکە بکەین شەترەنجە بۆچی شەترەنجە گە پرسیار بکەین شەترەنج بۆ خۆی یاریەکی دەسەڵاتدارێتیە مەلیک و نازانم وەزیر و ئەمانە و لە یاری لەم یاریەدا ئەگەر ورد بینەوە لێی لە دەستپێکی یاریەکەدا ڕەش دەجوڵێت کە پیاوەکانن هەر ئەم سەماکارەکانی ژان بەشی کۆریۆگرافی شانزە کچوو شانزە کوڕن ڕەش و سپی ئەمە هەر تەختی شەترەنجەکەی بەڵام پیۆنەکان ئەم جارە مرۆڤن کە تەختەکە دەبینین دەستپێکی گۆرانیەکە پیۆنی ڕەش دەجوڵێت خۆی لە یاری شەترەنجە یاریکی نۆرماڵ کە وەکو وەرزشێکی مێشکیە هەرگیز لە دەستپێکی یاریدا ڕەش ناجوڵێ هەمیشە دەبێت سپی بجوڵێ بەڵام ئەمە ڕێک وەکو سیمبولیکێک بەرام بەکارمانهێناوە چۆن لە کۆمەلگادا کە سەرەتا کۆمەلگا ژن و پیا و بەیەکەوە بووە بەڵام دوایی پیا و هاتووە ئەم ژیانی تێکداوە لێرەشدا ئێمە ویستمانە لە ڕێ بڵێن ئەمانە تێکدراوە جە لە دواییدا مەسەلەن زۆر ڕەخنەی ئەو مالێگیرە ئێمە لەم گۆرانیەدا ڕەتی پیاومان کردوێتەوە نا زۆر بەبێ چاوانەوە ئێمە لە ڕێی شەترەنجەکۆی پیشانی دێین کە پیاوەکان لە ڕێی پیۆنی ڕەشەوە سیستمی دەسەڵاتداری و پیاوسالاری پیشان دەدەین بەڵام کاتێ هەموو پیۆنەکان دەکەون تاکە ژنێک دەمێنێتەوە ئەم ژنە دەبێتەوە هەوێنی تێکۆشانێک یا دەبێتەوە هەوێنی سەرهەڵدانێکی نوێ ژیانەوەیەکی نوێ کە ژن و پیاوەکە خەتی سێمە خەتی سێم کە ژن و پیاوەکان بەجلی کوردیەوە لە پشتی چیایەکە ئەو چیانەی کە سمبولی مانەوەی گەلی کووردە لە پشتی ئەو چیاوە دێنە پێشەوە ینی ئێمە بە پێشەوانەوە دەڵێن ئەوە تا ژن و پیا و بێکەوە ببوورە پێشەنگی ئەم ژن و پیاوانە ژنێکە ئەمەش دەگەڕێتەوە بۆ فکری ژنانەکە فکرێکی مرۆڤانەیە دەستخۆش ئەمە تەواوی بیرۆکەی کلیپەکە بوو جامێ بڵێم کە کاک پێشەوە حەز ناکا پێی بڵێن دەرهێنەر بەڵام دەستی هەبووە لە تەواوی بیرۆکەی کاری دەرهێنانەکە اینجا پێمان بڵێ کە ئاوازەکەت دانا ئەم بیرۆکەیە لە مێشکی تۆ بوو کە بیکەیتە کلیپێک یاخود نەخێر بە چاڕوونی ترت هەبوو بەڵام بەم شێوەیە دواتر دروست بوو
سەرەتای دەستپێکی ئیشەکە من شتێکی ترم لە خەیاڵ بوو تاوەکو میوزیکەکە کۆتایی پێهات بەڕاستی شتێکی بچووکم لە خەیاڵ بوو بەڵام کامل نەبوو مامۆستا تریفا سیناریستی ئیشەکەی بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەیە ئەمێنای مێشکی خۆم لە کاتێکە کە من ساکاتویەکی میوزیکی دانم کە لە شوێنێکە ڕیتمەکە زۆر بە سەقی دەرەکەوێت ئەبێ لەو شوێنەیە چی بێت لەوێ چی بەکاربین ئەبێ چ شۆتێک وەرگین چی ئەنگڵێکمان پێویستە چ شتێکمان پێویستە جلوبەرگەکان چۆن بەکاربێنین دیکۆرمان چۆن بێ سەرسێ چۆن بێ ئارت دایرێکشنمان چۆن بێ تەبەن من دەرهێنەر نیم بەڕاستی میوزیکدانەرم میوزیسیانم بەڵام لە کۆتاییە ئەو ئیشانی کە من خۆم وەکو خۆم میوزیکی بۆ دانیم بەڕاستی پێم خۆشە بڵێم لە کاری وێنەگرتنەکەی بەشدار بم ینی وەکو ئاگاییە کە ئەوەی لە مێشکمانەیە لە سەرتاوە لە کۆتاییش ئەوە دەرچێکە خۆمانەمانەوە بەڕاستی هەستەکەم لەو ینی ناڵم لە سەداسەد هەستەکەم کە کارێکی جیاوازە لە باشوورەکە ئێستا تاوەکو ئێستاکراوە هیوادارم دوای ئەم کارە زنجیرەکارێکی زۆر لەو شێوازە دروست بێ بەڕاستی کە فەلسفەیەکی مێشکیان لە پشتەوەیە فەلسفەیەکیان لە پشتەوەیە کە هاوکارن بۆ گۆڕانکاری لە کۆمەڵگەیە لە خراپەوە بۆ باشتر هیوادارم لەو جۆرە کارانە بەردەوام بێ لە هەموو کوردستانی باشوور و هەموو کوردستانی گەورەیە کە زۆر کوردانەی تیا ئەبینم خەڵوتریفەش زۆر بە جوانیشی کردەوە جا ئەمەوێ بڵێم هێزی ژن پیشاندانی هێزی ژن لە بە بڵێم یەک کاری ئێوەیە وەکو دەستپێک بەسە یاخود هەر لە ناوی ڕێکخراوەکەوە کە ناوی مەرسیەیە ئەمە ڕێچکێکی بەردەوام ئەبێت بۆ ئەوەی کە بتوانن بە چەندین ڤیدیۆکلیپی جیاواز بە پەیامی جیاواز بە کاری جیاواز ئێوە هێزی ژنانی کورد پیشانی دڵبابن ڕێکخراوی مەرزیە جارێ ئەگەر باسی ناوی مەرزیە و ڕێکخراوەکەش بکەم ڕێکخراوێکی هونەریە بۆ گەشە پێدانی توانە هونەرەکانی ژنانە ئێمە لە 2024 دام ڕێکخراو کراوەوە مەژی زۆر نوێیە بەڵێ یەکەم کاری ئێمە ئەم گۆرانیە لە کلیپەکەشدا ژنێک کە یاریەکە دەکات بە هەموو هێز و قووەتێکی ژنێکی کوردی ڕەسەنەوە بە جلوبەرگێکی کوردانەوە هەیە بە تەنیا ئەمە بەزنیە بێگومان ئێمە کار دەکەین بۆ ژیانەوە چونکە ئێمە بمانەوەی نەمانەوە بەشێکی زۆری کللتور و هونەرەکەمان براوە دزراوە و ئێستا ڕۆژانە لە بازاڕەکاندا بەناوی هونەری بیانی و پێمان دەفرۆشتنەوە بەداخەوە یعنی ئێمە دەمانێت ئەم هونەرە ئەم کللتورە بژێنینەوە جاری کە ینی خۆمان بکەینەوە بە خاوەنی و ئەوەی کە هەیە بیپارێزین و پەرشی پێ بدەین ینی ئەمە کار بۆ ئەوە دەکەین وە خاڵی سەرێکیش لایمە بە فکرێکی ژنانەوە کە دەڵێم بە فکرێکی ژنانەوە بەو معنایە نیە ئێمە پیاوڕەتکەین فکری ژنانە فکرێکی ژیانە هەر ئەگەر لە ناوی شعرەکەشەوە بڵێم ئێمە ناوی گورانەکەمان ناو ئەگریجا بەڵام خۆی شعرەکە خۆی خاتو سەحەر بەو ناوی ناوە ژن ژیانە یعنی کە دڵێن ژنانی ینی بە معنای ژیانی فکرێکی مرۆڤانە و ئێمە ڕێکخراوەکەش ماڵی هەر ژنێکی هونەرمەندە بەڕاستی و هەر کەسێک هەر ژنێک بە هەر فکر و ئایدۆلۆژیا سەر بە هەر لایەنێک بێ بۆ ئێمە گرنگ نییە گرنگ ئەوەیە ئەو کەسێک کە دێتە لای ئێمە پرۆژەیەکی هەیە خزمەتی کللتور و هونەرەکە بکات ئەوەندە کوردیانە ئەمڕۆ هاتو ستۆدیۆ تەنانەت بەشێک لەو بابەتانی کە کردوێتی بەخۆشەوە زۆر کوردیانە لە ڕێگەوتی شتە کوردیانم لێرە نیل لە لێرە نییە بڵێ ینی ئیش دەکەین بۆ ئەوەی کە ئەم کللتورەی کە هەمانە بەڕاستی بیپارێت چونکە کللتورێکی زۆر دەوڵەماندا یعنی بەس جلی کوردی بەسە بۆ ئەوەی کە ینی پەیامەکەی بگات بڵێ ینی بەس هەڵپەڕینی کوردی بەس ئیتر چیرۆکەکانمان حکایەتەکانمان ینی بتمان هەیە بەڵێ اینجا لە ماوەی چەند ڕۆژەی کە بەتایبەت ترێلەرەکەی لە سوشال میدیا بڵاو کرایەوە کەسە پێگێکی زۆر باشە بۆ ئەوەی کە تۆ هەندێک بابەت لێرە و لەوێگە ڕەخنەش بێگە دەستخۆشیش بێ بێتەوە اینجا بابزانم وەکو یەکەم کار چۆن بە تایبەتنەوەی ئێستا و ئەو کەسانی کە ئێوە ئەتانەوێت پەیامی کارەکەتانیان پێ بگات کۆمنتی بە تایبەت گەنجان چۆن بوو بۆ ئەم کارە بۆ ئەم دەستپێکە ئەوەی ڕاستی بێ بەو پێی کە نوێ و کارە لە باشوورە کۆمنتی زۆر باش هاتووە تەبان هیچ ئیشێک بەبێ کەم و کورتی نییە هەموو ئیشەکان کەم و کورتیان هەیە بەو هەموو کەم و کورتیەوە کە
هەیە یانی لەواچی خەڵک هەستی پێ نەکەم من لە مێشتی خۆمە هەستی پێکەم خۆمان هەستی پێکەین هەڵیەگرێت حتمما هەر کارێکە شتێک نایە بەدەستەوە بۆ کاری ئایندە تۆ سوودی لەوەرەگری بەرچاو ڕوونترە بەکێری بەڵام بەڕاستی ڕیاکشنی خەڵک زۆر کاردانەوەی خەڵک زۆر باشە لەگەڵ ئەوەیە کە هەندێک خەڵک ڕەخنیان هەیە و من هەموو کارێک بەڕای من بە ڕەخنە پێشەکەوێ ینی ڕەخنە شتێکی زۆر باشە من زۆر بڕۆم پێیەتی هەر کارێک ڕەخنەی نەبێ کەواتە کارێکی زۆر گرنگ نییە بەڕاستی کاری ئەمە ڕەخنەی لەسەر و دەستخۆشیشی هەیە بە هەمان شێوە ئەکرێ بڵێم ئەوانەی کە بە کەمێک هەندێک بە شێوازێکی تون ڕەخناگەن لە ئایدۆلۆژیای ئیشەکە بە تەواوی تێنەگەشتون لاواچێ بە ڕووکەشیانە بیریان لەکردبێتەوە ئیشەکە بەڵام ئەگەر بە قۆڵی بیری لێ بکەینەوە ئیشەکە ئیشێکی زۆر قۆڵی ئایدۆلۆژیە و لەگەڵەوەشدا ئەکرێ بێم ڕیاکشنی ئیشەکە زۆر باشە و تاوەکو ێساش ڕیاکشنەکان بەردەوام و هیوادارم دیسانەوە شەر بەردەوام بن وەکو گەنجێک چۆن ڕوانیتە ئەم کارە بۆ پەیامی کارەکە بەتایبەت بۆ بەڵام کۆمەڵگای کوردی بە شێوەیەکی گشتی باسی کۆمەڵگای کوردی کرمەوە لێرە شتێک بڵێم بەڕاستی دەربارەی کلیپەکە نازم حەزم کڕوونی کەمەوە ئێمە لەناو کووردا بەڕاستی فیوداڵی پیاوسالاریمان نەبووە لە مێژوەل ماوەیەکی زۆر کەمە نزیکی هزار و چەند سە ساڵێکە ئەو شتە لەناو کووردا بڵاو بۆتەوە هەیە و بوونی هەیە ئێمە گەڕاوینێتەوە بۆ مێژوو لەو کارەیە ئەگەر دیقەتی کلیپەکە بن زۆر بە وردەکاری ئەمە هەندێک شتمانتیا بەکارهێناوە لە بەشی ژنانە ئێمە دەقی کوردیمان بەکارهێناوە دەقی ڕۆژە هەندێک لەوانەی ترە کە هاوڕێن لەوە چ زیاتر شارەزابن و کلاشی کوردی کە نەخشی گوڵ و گوڵە بە ڕۆژەوانی لەسەرکە مۆتیڤی کوردەوارین بۆ کچەکان بەکارهێنراوە بەشی پیاوانێمە وەکو پیاوی کورد پیشانمان نەداون هیچ مۆتیفێکی کوردەواریمان نەخسۆتە بەشی پیاوانەوە لە ڕووی جلوبەرگەوە لە ڕووی هێمە و دەم و چاوانەوە بۆیە ئەکرێ بڵێم لەناو کوردستانە بە خۆشحاڵی و ئێمە پیاوسالارمان زۆر کەمە و هیوادارم ئەوشی هەیە کە نەمێنێ و ئەم کارێمەش بۆ دروستکراوە کە هەبێ بتوانێت کاریگەریەک دروستکە بەڕاستی تاوەتی بنبڕیکە و دڵنیام ڕێکخراوی مەرزیە و منیش دوایەوە بەردەوام بین لەو کاری کە بڕۆمان پێیەتی و هیوادارم کاریگەریکی زۆر باش بەجێ بێڵێ لەسەر پیاوسالارەکەن زۆر باشە خاتی تریفەوەکو دو پرسیارم بۆ بەڕێزێت لەسەر ئەم ڕیتم و ڕێژکەیە و گەیاندنی پەیامە بەردەوامە بن کاک پێشەواشتان لەگەڵە بێ لە ئایندە یاخودنا بەڵێ بێگومان کە ئەمە تازە سەرەتامانە یعنی ئەمە پرۆژێکی دوور درێژە و پێشتریش گوتم ئەمە ماڵی هەر هونەرمەندێک کە بەگشتی و بە تایبەتی ماڵی ژنانی هونەرمەندە بۆچی ئێمە بیرمان لە ڕێکخراوێکی بەو جۆرە هونەری کردەوە بۆ ژنان لەبەرەوە ئێمە بزانین لە کۆمەڵگادا بەگشتی دەرفەتەکان لە ئێستادا بۆ ژنان زۆر کەمن دەرفەتی ژیان بەگشتی بۆ ژنێکی ئازاد کەمە بەڵام جای بگا بە هونەرمەندێک ئێمە بیرمان لەوە کردوەوە ینی بیکەین بە ماڵی هەر هونەرمەندێک و پشتگیری هەر هونەرمەندێک ژن دەکەین کە بێنە لای ئێمە و بێگومان ئێمە یعنی ئەو ماڵی ئێمە نیە ماڵی هەر ژنێکەکەی هونەرمەندەکە بێتە ئەوێ و بێگومانیش ئێمەش بە هونەرمەندانی دیکۆ دەتوانین بەردەوام بین ینی ئێمە بە تەنیا هیچمان ینی تواناکەم ئەم کەمە مەحدودە یعنی ئێمە بێ پێکەوە بە یەکتری ینی بە تایبەتی هونەرمەنداژنی ژن پێویستە کە لە دەوری یەکتر من دەستی پشتی یەکتر بگرین بۆ کاری جوانتر و جوانتر پێشکەش بکەین ئەکاونتان لە نێو تۆڕ کۆمەڵایەتیەکان هەیە بینەران بڵێ بۆ ئیکەلێەوە پێ بڵێ ئێمە مەرزێ ئۆرگانیزیشنە یوتیوب ئینستاگرام و فەیسبوک و تویتەر و تەلگرامیشمان هەیە بە تایبەتیش بۆ ژنانی هونەرمەند بەڵێن پەیوەندی بەم ڕێکخراوە بکەن و لەگەڵیان کاری ئایندە بکەن سوپاس بۆ فەرموویستم یەک شت بڵێم ڕاستی نابێ بیرم چێ زۆر سوپاسی هاوکارانەکەین لە پایام ئیشەکە یارمەتیان داوین کارگەی کللتوری سلێمانی کە پرۆڤەکانمان لەوە بەڕێوە چۆ بەڕاستی بەشی کۆریۆگرافی کۆمپانیای چەتر کە زۆر هاوکار بوون لە ڕووی تەکنیکیەوە و نووسنگی کللتوری بەڕاست خوبات تاڵبانی کاک نەجات عەبدوڵڵا زۆر هاوکار بوون سپاسیانەکەین ویستمە و سپاسیانە بگێنم
و دەستی بەش خۆش بێ. منیش دەمە سپاسی هەموو ئەو هاوڕێیانە بکەم کە لەو کلیپەدا عزیێتیان کێشا زەحمەتیان کێشا بڕاستی و هەموویان خۆبەخش هاتن ئەوانەی نواندنەکە ئێمە کاستینمان کرد داوامان کرد کە بێن و کاتێک پرۆژەکەیان دی هەمووی بە خۆبەخشانە ئەم ئەکتەرانە هاتن و زۆر سپاس بۆ ژلیا خان و ژیوەر خان و ئەسرین خان و سپاسی کاک فریاد و سپاسی کاک فێشاش کە زۆر بەڕاستی زەحمەتی کێشا سپاس بۆ هەموو ئەوانەی کە لەگەڵمان بوون و بە هیوان لە داهاتوودا پێکەوە کاری جوانتر و جوانتر پێشکەش بکەین. کاری کۆمەڵی هەر ئەمەی لێ چاوەڕوانەکرێ یاداریەک لە بەڕێزان کاک پێشەوە ڕەمەزان میوزیکدانەر وارووا خاتو تریفە حەسەن ئەندامی ڕێخاوی مەرزیە کە لەم بەشە لەگەڵمان بوون.